یەکەم لە سیفەتی ئینسانی متتەقی ئەوەیە هەمیشە ڕاستی دەڵێت، هەمیشە بە دوای ڕاستی دەکەوێت، هەمیشە ئەو ئینسانەیە لە پێناوی هیچ شتێکدا ناڕاستی ناڵێت، ئینسانێکە ڕاستگۆ و ڕاستبێژە، ئینسانێکە بە دوای بەرنامەی ڕاست دەکەوێت، ئینسانێکە کردەوە و عەمەلەکانی ڕاستن بە پێی شەریعەتی خوای پەروەردگارن. با گوێ لەو چیرۆکەیە بگرین، گەنجێک بۆمان دەگەڕێتەوە لە دوای ئەوەی کە بۆ خوێندن دەچێت بۆ یەکێک لە وڵاتانی ئەوروپا. ئەو گەنجێ بۆمان دەگەڕێتەوە دەڵێ پیاوێک لە ئەوروپا موسڵمان بووە. هەنجاری وا هەیە لەوێ خەڵک موسڵمان دەبێ بڕواتان بێ زۆر لە خەڵکی شوێنان باشتر و ملتەزیمتر و شاکترە، چونکە ئەگەر موسڵمان بوو بە تەواوەتی موسڵمان دەبێت. بەڵام جاری وا هەیە خوا پەنەماندا ئێمە تەماشا دەکەی موسڵمانین، بەڵام 1001 گوناه و تاوان و خراپەمان هەیە، خوا پەناماندات. بۆیە دەڵێ ئەو پیاوەیە کاتێک کە موسڵمان بوو هەمیشە شانازی بە ئیسلامەتەکەی خۆیەوە دەکرد، هەمیشە شەرمی نەدەکرد، لە هەموو شوێنەکان باسی دینەکەی خۆی دەکرد و باسی ئیسلامەتیەکەی خۆی دەکرد. ها گەنجی وا هەیە پێی عەیبە باسی ئیسلامەتی بکات لە شوێنان. بەڕێزان ئیسلامەتی مایەی شانازی و بەختەوەری ئینسانە لە دنیا و قیامەت. بۆیە ئەو پیاوە دەڵێ هەمیشە خۆی هەڵدەکێشا و هەمیشە شانازی بە ئیسلامەتی و ئیمانەکەی خۆیەوە دەکرد و لە شوێنان باسی دەکرد. دەڵێ ئەو پیاوەیە لە یەکێک لە کۆمپانیاکان دەرفەتێک هاتە پێشەوە بۆ ئەوەی کە دامەزراندنێک هەبوو. ئەو پیاوە کە موسڵمان ببوو گوتی وەڵی بە ئەمنیش بچم مقابلەیە بکەم، بەشک و ناوم دەرچێت، ئیش و کارێکم نییە، بەشک و ئیش و کارێک بدۆزمەوە بۆ خۆم. دوای ئەوەی کە دەچێت مقابلەی دەکەن چەند شتێکی لێ دەپرسن. یەکەم لەو کابرایی دەپرسن لەو پیاوەی کە لە ئەوروپا موسڵمان بووە، دەڵێن مەشروبات دەخۆی، ڕۆژی چەند مەشروب دەخۆی؟ دەڵێ وەڵا مەشروبات ناخۆم چونکە من موسڵمانم، لە دینەکەی مندا حرامە، پابەندی دینەکەم هیچ مەشروباتێک ناخۆمەوە. دووهەم لێی دەپرسن دەڵێن دۆستت هەیە؟ دەڵێ نەخێر، لە غەیری خێزانی خۆم نەبێ، پەیوەندیم لەگەڵ هیچ ئافرەتێکی دنیادا نییە، چونکە ئیسلامەکەم حرامی کردووە پەیوەندیم لەگەڵ هیچ کەسێکدا هەبێت. ها بەڕێزان ئەو شتانەی لێ دەپرسن. بۆیە دوای ئەو پیاوە کە دێتە دەرەوە تەما لە خۆی دەنێ، دەڵێ بەخوا تازە ناوی من دەرناچێ، ڕاستیم گوت، بەپێی دینەکەم جوابم داوە، بەپێی تەقواداریەکەم جوابم داوە، بەخوا زەحمەتە ناوەکەی من دەرچێت. تەمای لە خۆی نا، بەڵام دوایی کە ناوەکان ئاشکراکران بینی ئەو ناوەیە کە دەرچووە تەنها ناوی ئەو پیاوە بوو کە بەڕاستی جوابی داوە. دەڵێ دوایی لە پیاوەکەم پرسی لەوەی کە مقابلەی دەکردین، گوتم باشە چۆن بوو ناوی من دەرچوو؟ خۆ من ڕاستم جواب دایەوە، موسڵمان نەبووم بەپێی دینەکەی ئێوە. گوتی کاکە لەبەرەوە تەنها ناوی تۆ دەرچوو، چونکە بەڕاستی ئەو ئیش و کارەی ئێمە بە کەڵکی کەسێک دێ کە هۆش و بیری لە لای خۆ بێت، بە کەڵکی ئینسانی سەرخۆش و بێهۆش نایێت. ها بەڕێزان ئەو پیاوە تەقوادارە کە ڕاستی گوت، ڕاستی گوت، خوای پەروەردگار بەپێی ڕاستی خۆی چاکەی بۆ هێنا. بەڕێزان ئەوە تەقواداریە کە ئینسان ڕاستگۆ بێت. لە پێناو ئیمتیازێکی دنیاییدا جاری وهەیە ئینسان جاری وهەیە 100 قسەی پێچەوانە یەکدیکە دەکات. وەڵڵاهی گەنجی وهە بۆ پرسیاری کردووە لە ئەوروپا، دەڵێ مامۆستا دروستە بم بە مەسیحی بۆ ئەوەی کە ئیقامەی وەربگرم بڵێم مەسیحیمە و هەویش نەبم؟ با بە خەریکی خۆت منافق دەکەی دوو لە ڕووی جەنابتان. ئەگەرە و کاتە بردی چۆن دەبێ برام ئاوە؟ ئینسانی وا هەیە تەماشا دەکەی لە لای هەر کەسێک دەچێ قسەیەک دەکا و ماستاوێک دەکا و شتێک دەکات، دوای دەڵێ کوڕەکە خۆ هیچ نییە، بەدڵم نییە، هەر بۆ ئیمتیازێکی دنیاییمە. دەی بەڕێزان ئەوە نابێت. سیفەتی ئینسانی متتەقی ئەوەیە کە ئینسانێکی ڕاستگۆ بێت. ئینسانی گوتی کاکە ئینسانی سەرخۆش و بێهۆش بە کەڵکی ئیش و کاری ئێمە نایێت، یەک لە حەزەلەی بێ ئاگا بێت کۆمپانیاکەمان تێک دەچێت، بۆیە ناوەکەی تۆ دەرچوو. بەڕێزان هەر میلەتێک بەرپرسەکانی سەرخۆش و بێهۆش بن، بزانە ئەو میلەتە خێر لە خۆی نابینێ و بەرەو تێدا چون و هەڵدێرە دەڕۆت خوا پەنامەدات. چونکە ئینسانی سەرخۆش و بێهۆش ئاگای لە چیە؟ ئاگای لە هیچ نییە، ئاگای نە لە خوای گەورەیە نە لە خەڵکەکەیەتی. ئینسانی سەرخۆش و بێهۆش بە کەڵک نایە. بەڕێزان دەبێ ئینسان ئاگای لە خۆ بێ، بۆیە لە ڕاستیدا ئەو شتانە حرام کراون، چونکە ئینسان ئاگای لە خۆی نامێنێت، خوا پەنامەدات.